إعلان لروشالات بدون برامج حسن زیرک هرچند اولی آخوتنی کردیه زور باش نتونه بطوایی به کردی باخفی بلام وکو دنگ وکو صدای حسن زیرک براستی جگه شانازی که کسی گسته کتابخانگی حسن زیرکی به نبریش بیتوا ام برنامه راستخو پیشکش کم لناو برکان اتوانن لرگه جماره موبایل کن رادیو گریان و پیندی ما پیوب کن دواتر جماره موبایل کن تن لکومنت و لتایتلی برنامه ونوسین بگرمی بخیراتی ما مسا سلیم چومچی که ما مساجیان وکو همیشهی او پیاده سوزی که من هم جاره وصفی نکم براستی او وصف نیه که بخوی و امری و لهمو شونک با خدمتی کردو و نری کردی آماده بوا بخیراتنی که الانی على رفیقی خوشویست و هاوکاری همیشهی برنامه کانو برابری پیادگان رادیو گرانه کم که رباری بالابانی اخوا بخیر بیت اسملای آقای غلام بخیر بک غلام روشنی بخیراتی با کردستان بخیراتی با نو کسوگاری خود بخیراتی با رادیو گریان خیلی زود خوشحالم مثلا رادیو گریان منیش با نوبه خواهم سلام عرض کم و خدمت تمام کردیل عزیز چه سلیمانیه چه بوکان چه ساقل تمام کردیل جهان یک گرانی ماموسا حسن زیرک و یاد ماموسا حسن زیرک پیشکش کلی کردیل جهان دنیا کن منیش زورم رو کاتکانم نکوشم با گفتگو یکسر اسملای گرانی که زو خوش لسیله قبرانی حسن زیرکی نمر او خوشویستانی هاتونه تنهای لایفکا همو تان تکایل خودتان و شعری کن بویم دنگ خوشا آشناب کن با همو دنیا اما نرمده خوشویسته تاشان روزک لباشوری کردستان دوایی جماری موبایلکتان بو خیون مو لگل جمارکی موبایلکشی لکومنت دانیم هر کسی عاشقی دنگ حسن زیرکه حتی که غلام لیره بیتوانه لیره لگه دانشنگانی خوی سود لم دنگ رسانه ببینه فرم بابچین لای گرانیک با اوکاری اوکارانم
aman 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 براكي باب ما بدوري يا نرجسي يا مسد بدوري يا نرجسي مسد كسني ما وميل ما يا ورا منا 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 من لابو شهدي يا لبي لعلى الدنا ولنظلم وقني امان aman 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 لا تابع تشيش خد لا تابع تشيش خد بكم نالو فغنتك يا من أوسطاوم أصلا طاقتي تابي فرياد من ما صدي أمان 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 أخبرك بابي منا نسوسنا باقي هاوشينا رمي بك يا شوباني وانا يدم يا ربي من باجران يدم بخير بنو بقولي كردواري يا اخوة بخير بنو
دەم خۆش کاکە گوڵامگیان دەم خۆش دەست خۆش کاکە ڕێبوار کاگالان مامەسا سەلیمجان زۆر حەزمە کرد تاجیکەم بۆ هەندێک برادری خۆشەویست کەوانەی عاشقی حەسەن زیرەکەنەوە بۆیە مۆبایلەکەم گر بەدەستمەوە هەندێک کۆمنتی زۆر جوان هاتووە لەلایەن خۆشەویستان و ئازیزانمان هەوادارانی ڕادیۆی گەڕیان کاکە ئامانچکەمال لە سەرکەوتوو بنەوە چاوانە و ماچەکەم کاکاشم حەسەن کاگاشم کاگامان هەمووتان لای خۆتان شەیری کەنەم لای بێم ڕۆژۆ تایبەتە کاگاشم حەسەن ئەسڵای ڕێزی تایبەتمێ بۆ کاک جەزا و هەموو کارمەندەیان ڕادیۆی گەڕیان زۆر زۆر سپاس کاکاشم گیان ئەو چاوانە و ماچەکەم ڕۆحەکەم زۆر سپاس بۆ توی ئەزیز و خۆشەویست کاکە ئەحمەد عومەر ئەحمەد خۆشناوەتی هاوکار و بەڕێوەبەری پەیجمان لە هەولێری پایتەختەوە سڵاو ڕێزمانێ بۆیت ئەوە سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوە سپاس یەکەین کاگاشمەڵە سڵاو لەو دەنگە ڕەسەنە سڵاوی ئێمەش بۆ ئەو دەنگە ڕەسەنە کاکە مەجید زیرەک کە ئەویش عاشقی حەسەن زیرەکە و هونەرمەندێکی شاری کەلاری خۆشەویست و گەرمیانە ئەڵە لە کەلارەوە سڵاوتان لێ بێ دەسوودەمتان خۆش بێت کاک مەجید زیرەک ئەڵێت سڵاو لە قوتابخانەکەی هونەری ڕەسەنی حەسەن زیرەکی نەمر دەنگی نەرزێ دەنگی میوانەکان نەرزێ زۆر زۆر سپاس دەکەم خۆشەویست ئازیز بە خێراتی میوانە بەڕێزەکانەکە کاک مەجید بەرهەمجافی هونەرمەندی خۆشەویست ئەڵە سڵاو ڕێزمەیە بۆ مامەجزای گۆ زۆر زۆر سپاس دەکەم توانە قادری خۆشەویست لە تاراوگەوە کاکە توانای هاوڕێ هەمیشەیی هەموو بەرنامەکانمان سڵاو ڕێزی نادۆ ڕێزمانەیە بۆ مامەجزا زۆر زۆر سپاس کاکە توانە گیان ئەڵە وەڵڵاهی ڕۆحی کردەوە بەبەری گۆرانەکانی حەسەنە ئەوە وا ئەڵێ دەنگی تۆ ئەوە نەخۆشە وەکو حەسەن زیرەک بە زیینیش پێێتەوە چاوە ماجەکەم کاکە توانە گیان خۆشەویست و هاوڕێیانمان تکایە وەکو منەوە تا من لە بەرنمەکەشان بەس حەزەکەم هەرچەنە سەر ناو بەرنمەیان بەس حەزەکەم شەیریکەم لای خۆمەوە ئێوەش لای خۆتان بە هەمان شێوی منم لایڤە شەیرکە نەمڕۆ زۆر مەبەستمە بگات بە زۆرترین کەس با دەنگی باوانی کە عاشقی دەنگی حەسەن زیرەکەن هیوادارم هەمویان ئەمڕۆم لایڤیان پێ بگات کە بەڕاستی ئەم لایڤەی ئەمڕۆ زۆر ناوازەیە زۆر تایبەتە خۆشەویستانم ئازیزانم کاکە وەڵامگیان تۆ زۆربەی کات ئەوەی کە من بینیمە هەر لە خۆت لایڤەکانەکەیتەوە ویددیوەکان تۆمارەکەن و پێشکەشەکەن بە هەواداران وەکو کلیپ هیچ کلیپێکت نییە بۆ تەلەڤیزۆنەکان ینی یا لە ڕۆژهەڵات لە بەرنمەکان بەشدارە بی ئیجرای لە ئیجرای بەرنامە هیچ چریکەشە و بەرنامەی چریکەشە و ئەجرام کردووە لە بەرنامەی تەلەڤیزۆنی ئیجرا کوردستان یعنی بەداخەوە تۆ ئێستا و دەنگا ئەبوو دەنگای زۆر بناسرای دیار لە تەلەڤیزۆنی سەنەندەج بەشدار بووی ینی بەڕاستی گونا حەو دەنگای مامەستا سەلیم وایە حیفنی ئەو دەنگانە نازانم هەندێک کەناڵمان هەیە بەداخەوە ئەو دەنگانە بۆ نادۆزێتەوە بەڕاستی ئەو دەنگە جوانانە ئەو دەنگە ڕەسەنە ئێمە زۆر زۆر خۆشحاڵین کاکە ئاشمەڵێ بەڕاستی دەنگێکی زۆر زۆر شاز و تایبەتی هەیە بێگومان کاکە هاشم گیان چاو ماجەکەم لای خۆتانەوە ئەمڕۆ هیوادارم هەمووتانم لایڤە شەیرکەن ئەم بەرنامەی ئەمڕۆ جاری تێری لەمەوە زۆر تایبەتە زۆر زۆر من ژەمەوە تا ئینەرم بۆ هەندێک لەو خۆشەویستانی کە سەوداسەری دەنگی زیرەکی نەمرن و هیوادارم هەموو لای خۆیان شەیریکەن و تایبەتی بۆ دانیال عەزری منات دانیال عەزری شوێنکەوتووی دەنگی حەسەن زیرەکە ئەمەوێ لای خۆیان هەموو کوردانی کە لە وڵاتانی دەرۆن ببینن من زۆر کاکە وەڵام نادوێنم لەبەرەوەی کاتێک کوردەکەی زۆر باش ناتوانێت تێمەگەی ئەڵە دەنگی کاک وەڵام نەرزێک کاک مەجزیرەک دەستخۆشی لەم گروپە مۆسیقە جواناکەم ئەچینە لای گۆرانێکی تر بە دەنگە خۆشەکەی کاکە وەڵام هیوادارم کاکە ئامان جۆک و کاری هەمیشەیە هەندێک ئەومان فریا بخا بۆی کە لێرە بۆ کاکە وەڵام پێویستی بێبێت کاکە نەهرۆی مەلا محەممەدیە لە سلااو لەوەی گۆڵ زۆر زۆر سپاس دەکەم کاکە تۆ نەقەدە وەڵا و دەنگانە بەس مامەزایان دۆزێتەوە بۆ خۆیان کاکە توانەجان ئەم دەنگە ڕەسەنەیان بۆ نادەم لە سۆشیال میدیاوە ئیتر گەڕام بوو بە نەخۆشی مەتاک و توانیم دەستم بکەوێت لەگەڵ کاکە سواسی کاکە ڕێبوارەکەم لە تارۆگەوە سواسی خزمەکانی یەکەم کە من توانم لە ڕێگەی ئەوانەوەم دەنگە خۆشە بدۆزمەوە گۆرانی دوومان چی بمە مەسەجان ڕاستەکان
لديدار شمشاليا من سرك ما سررانيا يمدادا بود سماليا انقرقول برسيك يا رمشي نبلي من داليا قربو يكجاري قساكير بمشي لبلي بياليا لبردرك يا نذاريا هنجيرا يا هناريا نصر بالايلي وعلي باب مدن داس داريا شريتا تاكونم كوجن داس علي جرينيم لو يا ريا شاو رجلي دون هيار قلبوتو بقراريا ياري خملم توراويا لمن رجبو هناويا انك لك شاف مكونايا لو قلبا مجلي داويا فهم قرلا ببيان خدايا حافظ مالي آويا نويرم اوكشي ماشكايا بيتكم ججنا بيروزايا ديم بودامي أسرائيا ديم قداوي زاند بيا قريب معك غدريا خزمين ممكن لو ماشرنا بويني شكريا أوري لاي من برداويا صد ما شاء الله بمكريا دەستان خۆش بێت دەست خۆش کاکە غوڵام ئەوە کاکاشمەڵە بە قوربانی ئەو دەنگە زوڵاڵت بم بەڕاستی زاخاوی مێشکە زۆر سوپاس بۆ کاک ڕێبوار متەفقی کە ئەم دەنگە خۆشی بە من ئاشنا کرد بەڕاستی وە کاکەڕامین کە ئەمڕۆ هاوکارێتی کاکەڕامینش دەنگێکی خۆش ئەوە ئەگە بەرنامێکیش بۆ ویزرا بکەین بەرنامەیەکی بۆ جێبەجێکەین هەر لەم یەک دوو ڕۆژە ئەویش خۆشویستان جا ئەوەتان بیر نەچێت کاک غوڵام لێرەیە حتا چەند ڕۆژێک لێرێ لە سلێمانیە ئەوە ژمارە مۆبایلەکەیم لێرەی خوێنمەوە دوایی بە کاگەحمەی خۆشەویستی جەڵام لە کۆمنت دای بنێت ئەو کەسانی کە خوازیاری هونەری ڕەسەنن حەز بە دەنگە ڕەسەنەکانەکەن ئەیانەیە ماوەی هەتا لێرەیە لەگەڵ ئەم گروپە مۆزیکە جوانەی مامۆستا سەلیم و کاکە ڕێبوار و برادران ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0 751 18 14 0 751 18 14 ئەوە کاکەڕامین و کاک غوڵام لێرە و ژمارەیان پێەیە و
یا لە ڕێگەی ڕادوی گەڕیانەوە ئێمە مامۆستا سەلیم وەم گروپە جوانە دۆزینەوە ئەتوانن ئەو کەسانی کە ئەیانەیە شەوانیان بڕازێنەوە بە گۆرانی مۆسیقا بەڕاستی کفرە بەلای هەندێک گۆرانی بێمانەوە کاتەکانە نەبەنە سەر کە هەر کۆمەڵە قسێ و ڕێگە خرێت و لەگەڵ ئێقاعەکە کە بەڕاستیەوەنە پێ ناوترێ گۆرانی کاکە نیازکەریمی خۆشەویست ئەڵە دەستان خۆش بە کاک زەزا زۆر زۆر سپاس دەکەم بەڵای کاکە نەهرۆجیان کاکە نەهروی مەلا محەممەدیڵە وڵی لەگەڕ نێزم مافرەت بە 20 کەناڵ بە دوایە ڕێەکەت وڵی ڕاستەکە من تێناگەم لە ڕۆژهڵاتەوە گەڕن بە دوای لەگەر ڕێز خۆشەویستیم ئافرەتە مۆدەکان و مۆدیلەکانە ئەی باشە بۆ بە دوای دەنگە ڕستانانای ناگەڕن بۆ بە دوای ئەو هوەرە جوانەیە ناگەڕن زوونیکەنەوە یعنی من تێناگەم ئەو دەنگە جوانە هەبێ گوناح نییە ئەچن بە دوای دەنگی سەقەت ئاگەڕن بینیمان کەن دێکەستان هێنا لە ڕۆژهڵاتەوە هیچ زەنگی خۆش نەبوو ئەوانە قەرەقۆز بوون هەر هەزەلی بوون کۆمیدی بوون خۆیان کۆمیدیە کردەوە لەسا حسابێ میلەتە بوون بە ملیۆنەر بە زەنگیشیان خۆش نەبوو هوەری کوردیشیان شێوان بەڵام ئەم دەنگە جوانانە هەیە ڕۆژانە ئێمە ئەیان بینین کاکاو بەشخەلیل لە دەستان خۆش بێ کاکاو بەشی هاوڕێ و برامان زۆر زۆر سپاس دەکەم کاک مەجیزیرەکی خۆشەویست ئەڵە بەڕاستی دەنگێکی زۆر نەرم و جوانە دەستخۆشی لە کاک غوڵامەکەم هەر بژینە برانی موزیک سپاس کاکە مەجیجیان هاشم حەسەن ئەڵێ بە قوربانی ئەو دەنگە خۆشە بە ئەشەت کەلاری ئەڵە سڵاو لە ئێوە زۆر زۆر سپاس یەکەم عیماد هەزار مێدیڵە دەست خۆش کاک دەزا زۆر سپاس بۆ ئێوە خۆشەویست کاکە ڕێبازی گۆڵ کام ڕۆم بەنامەیە بە جوانی جێبەجێکە ڕێبازی دیجێ سپاس یەکەم کاکە بورهانستاری خۆشەویست کاکە بورهانی وێنەگرمان کاگامان جیاوکاری ئەم بەنامەیە هەمووتان جێگەر ڕێز خۆشەویستی منن خۆشەویستانم ئەم لای بە شێرکەن و هەچ پرسیارێکتانەیە لە کاک وەڵام یا حەستان لە هەچ گۆرانێک بێکە پێشکەشتانی بکەین ئەتوان پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلەکانی ڕادوی گەڕیان کە ڕاستەوخۆ ئێستا ژمارەکانمان بۆ داناون هاوکات ئەتوانن لە ڕێگەی واتساب یاخو ڤایبەر و پەیوەندیمان پێ بکەن ژمارەی مۆبایلەکانی ڕادوی گەڕیان 1970 471 52 64 و یاخود ژمارەی واتساپمانێ 1970 891 75 75 1950 1927 85 کە ئەمەش ئەم ژمارەیە ڤایبەری لەسەرە کاکە نەریمان حەمە ساڵحی دەنگخۆشی شوێنکەوتوی ڕێبازی ماملێ ئەڵە سڵاو لە کاک زەزا و دەنگخۆشە زۆر سپاس کاکە نەریمانجان کە تۆش بە دەنگە خۆشەکە دەموو کاتێ بەسەرمانەکەیتەوە کار نیو کار چاو ماجەکەم کە نووسیوێتی سڵاو کاک زەزای ڕەسەن زۆر زۆر سپاس توانە قادر مامە ڕێبازی گوڵی ڕادوێیە کاکتوانە نووسێتی کاکە ڕێباز گوڵی ڕادوێ سپاس بۆ کاکە توانەجیان سپاس یەکەم سڵاو لە کاک زەزای ڕەسەن زۆر زۆر سپاس دەکەم توانە قادر ئەڵە حەز دەکەتانە و کەتانە بیڵێ وەڵایی ئەوەش تەکلیفی یەکەی نەگەر توانی بەسەر هەردوو چاوە من هەندێک گۆرانی من ئامادە کردەوە بەڵام من لە دەرۆش پێم وەدو هەندێک گۆرانی ڕەنگە بیسەران و بینەران داوای بکەنەوە کاتە تەکلیفی لەکەین لە کاکە غوڵام بەشکم بتوانێ بڵێ گۆرانی ئەهای ئەهای لەو بەڵایە ئەوەشیان داوا کردووە بەهەرحاڵ ئەمە دکتۆرەکەیە بەسەر چاوم فەرموو ئەمرم چاوم دۆکدۆر دەردم چارەکەیە بنووسە بۆ لای قازی بڵێ ئەو جامانەکە ئەخمرد بە گوڵەمانەکە
أشهد الله دور ودياري يعني رنجان زريداي هاور لو باباري صاحب يار أمن الله بدار ذي دلعيها ورقرب داري أو دلعي وكبت برسيار وكات وكات نجكا بوتيشكي جاو نجكا بوتيشكي جاو زلفتيك وكاد عيلمن 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 يار 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 گرچی ایشانی بزبری خواندر و پیلا وکد قد بدرق باز ناکم نایزرینم ناوکد چون که ایزانم تلار یار خوابی داوکد مسی کردو بونا بینم لهم بم چاوکد امان 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 ایلمن 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 دکتر امرم جوم دکتر امان دکتر امرم جوم دکتر دردم چرکه بنو سبولای خازی بولای او چمارکه اخمردم اقولا مارکه boy
جوانت بويا أمان دكتور أمرم جاوم دكتور دردم شاركايا بنو سبونا قاضي بولي أو جاماركا من مردم أقول أماركايا جوتك ساقي ميلا جريان عشق لا يدين هاور وردا جريان أمان دوك دور أمرم جاوم دوك دور دردم شاركايا بنو سبونا خاضي بولي أو جمالك من مردم أبلا مرايكا دەم خۆش دەستان خۆش بەڕێ وارژیان کاکەلان مامۆستا سەلیم کە من ئەڵێم نەتەوەکانی ئێران یاخۆ ئێران یا ڕۆژهەڵات لانچی هونەری ڕەسانە پێتان سیر نەبێت ئێمە سێ ساڵەمە پێش لەگەڵ ئەم کاگورانەی خۆشەویست و هاوڕێمە لەگەڵ هاوکارەکانم کاک ڕێباز و برادرانە پیاوێکی خۆشەویستمان داوت کرد بۆیەکێ لە بەرنامەکانمان ناوی محەممەدی عەزیمزادە بوو ئەو بەڕەگەز تورکمان بوو یعنی تورکمانە بەڵام یەک کوردی پارە و گۆرانی ئەوە تەسەور ناکەن یعنی یەک کوردی هەموو گۆرانەکانیشی کە ئەوێتی حەسەن زیرەک یا هی ماملێ شەرحی شێکرەی و ئەمە ئەوە بەسەراتەکەی ئەوە ئێستا ئەم ڕۆژکە کاکە ئیلامان لایە وەکو باسم کرد بە کوردی ناتوانێت قسەی شوێ بکە بەڵام حەسەن زیرەک ئەوە قوتابخانێکی گەورەیە یعنی تەسەورەکان کوردێکی جوو هەیە هاوڕێمانە هونەرمەندێکی جوولەکەی کورد ناوی دانیێڵ عەزریە هەموو گۆرانەکانی حەسەن زیرەکی لەبەرە بەڵام ئەگە بێ قسە لەگەڵ بکە ناتوانێت دوو قسەی کوردیم لەگەڵ بکە بەتەواوی بەڵام گۆرانەکانی هەمووی لەبەرە بە شعر و ئاوازەوە یعنی بەڕاستی حەسەن زیرەک بۆ بە قوتابخانەیەک کە هەرگیز تەواوبوونی نییە یعنی ئەو هونەرە ڕەسەنە لە ڕۆژهەڵاتەوە سەرچاوی گرتووە ملێتە ناشارمە ئەم دەنگە خۆشانە زۆر ناوازن هیوادارم بەیەخی پێبن جارێکتر دووپاتێکەمەوە کاغوڵام تا یەک هەفتەیەتر لێرەیە تا دە ڕۆژتر لێرەیە هەر کەسێک ویستی لەگەم دەنگە خۆشە و لەگەڵم گروپە جوانە کۆ بێتەوە ئەتوانێت پەیوەندی بکە بە ڕادوی گەڕیانەوە یا ژمارەی مۆبایلی دوایی لە تایتڵی سەرەوە ژمارەکەیتان بۆ دانێم دوای بەرنامەکە توانن چنەوە سەر ژمارەی مۆبایلی کاغوڵام بۆی پەیوەندی پێ بکەنە تا لێرەیە ئەمە لێرەوە بە ناوی دەستگای میدیایی گەڕیان سپاسی بێپایانم زۆر سپاسی بێپایانم بگەێنم بە کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت دکتۆر تاڕەسوڵ و پیاوە دەسوازەی کە مانگی سیانزەی دوو ئەم ڕادیۆیەمدانە تەنها لە سۆشیال میدیا کەم کەس زانی بووی کاتی منعەتە جەول و قەدەغەی هاتوچۆ بوو ئەو پیاوە بەڕێزە دوای دەڕۆژ خۆی گەیانە ئێرە هات بەم قادرمانەیە سەرکەوت هاتە ئەم ناو ڕادیۆ هێشتا دیکۆڕشتمان نەبوو کرێ 4 مانگی و کاتی خستە ئەستۆی خۆی کە بەڕاستی هەرگیز دوورمان ناچێتەوە چکە سەرەتای دامەزرانمانە بوو دوێنێش بەڵێنیوەیە کە بۆ ماوەی 3 مانگ سپۆنسەری کاکە ڕێباز بکە بۆ مۆنتێری کە بەڕاستی ئەمە ئەرچێکی دڵسۆزانەی پیاوێکی بە ئەمەک و دڵسۆزە بۆ خاک و نیشتیمان کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت ئەگە سەیرم شارە بکەن پەیکەری ناودارەکان هونەرمەندان هەمووی لەسەر ئەرچێ و پیاوەیە کلیپی چەندی هونەرمەند هی عەتا چاوشین هی ئەحمەد دەروێش بەم زوانەکە تەواوە بێت هی چەندی هونەرمەند بن نازانم زۆر هونەرمەند بەزۆی کە لە ڕێگەی ئێمەوە پەیوەندیمان پێوە کردبێ و پیاوە هەرگیز هیچ پرۆژێکی ڕەفز نەکردووە چەندین کتێب هی شاعیرەکان هی نووسەران دەستگای جەمال عیرفان کە ڕۆژانە کۆڕ و سیمیناری تێکردی هەمووی بەسەر پەرشتێ و پیاوە دڵسۆزەیە سوپاس و ڕێزی بێپایانم بۆ کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت یاخوا بەردەوام بن سوپاس بۆ هەموو خۆشەویستانی کە کۆمنتە جوانەکانە نووسێن ئەم بەرنامەی ڕاستەوخۆیەکە حەز بکەن پەیوەندی بکەن داوای هەچ گۆرانیەکتان هەبێت ئێمە ژەو داوایە خێنە بەردەمی کاغوڵام ئەگەر گۆرانیەکەی ئامادە بێ پێشکەشمانیەکە مامۆستا نازانم چ گۆرانیەکترمان ئامادە بوو خۆمان
شربت داسي أسمر بيعي جهري أجدي هاي هوسر بيعي دخوة ما واتاسا سر بيعي بالكمرين امدي ودر بيعي أي ويلا قول ونشي سرشر دبسي ندري أي ويلا قول خون شي سرشر دبسي ندري
دەرکەوت لە پڕدا پیریم لێوە دایکەوت بەختیش وەکو خۆمات و لەی خەوت ئامان براکەی بابی من ئامان 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 بەیامان ئامان 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 بەردا پیریم لێوە دەرکەوت بەختیش وەکو خۆم هاتو لێ خەوت فتیلەی عمرم هاتوەتە کەزی فتیلەی عمرە مات و داکزی هەرپیناوێ لە سوتان کەوەدا ئامان 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 ئەو چاوانەی ئەی هاڵیان دێنێ بەکلە و دەرماندای ڕەنگێنێ ڕۆژیان مردەیەم لێو نەمرێنێ بە گۆشەی چاودام دێوێنێ ئەی وەی لە گۆڵ غونچەی سەرچێڵ دەبسێنە دڕێشای بەندیدڵ ئەی وەی لە گۆڵ غونچەی سەرچێڵ دەبسێنە دڕێشای بەندیدڵ. دەم خۆش کاکە غوڵامجان، ئاغای غوڵامی دەنخۆش، بەڕاستی من زۆر سەرسام بووم بە ئاغای غوڵام کە هەموو کات ڤیددیۆکانی مەبینی زۆر دڵخۆشە بووم کە هەموو ڕۆژێک هەر هیچ نەبێت لە سوۆسیال میدیاوە ئەم هونەرە جوانەی ڕاگرتووە. یەکێک لەو خۆشەویستانەی کە زۆر خزمەتی بەم هونەرە و بە هونەرمەندانە کردووە پێش منەوە ئەرشێکی زۆر قورسی لەسەر بوو. بەڕاستی ڕۆژگارێک بوو دەرگایەکی واڵا کردبەوە بۆ ئەم دەنگە ڕەسانە نەیدۆزینەوە پێشەوەی کە سوۆسیال میدیا پڕ ببێت لە خانمە مۆدێل لەگەڵ ڕێزمە یا لە هونەری سەقات لە هونەرێک کە ئێستا بەڕاستی شێوێنراوە. ئەو کاتە کەسێک هەبوو کاریزمایەکی زۆر ناوی کاکبرایمی ئەوێنە بوو ئیبراهیم ئەحمەد کام ڕێستا لە دیوی کۆنتترۆل دانیشتووە. خوازیارم دوایش ئەگەر لە بەشێکی کۆتای بەرنامەشا بێتە ناو بەرنامەکە زۆر دڵم خۆشە بێت. ئەو ئێستا ئامانجێکی تری هەیە. من خوازیارم وەکو خۆم وەکو هاوڕێیەکی خوازیارم ڕۆژە لە ڕۆژان بۆ ئاواتەی خۆی بگا و کاندیدە وەکو کەسێکی سربەخۆ وەکو هونەرمەندێکی سربەخۆی بێ پشتوپەنا. ئەو پشتوپەنای هونەرمەندانە پشتوپەنای ئەوێ ببێ بە پشتوپەنای میلەتەکەی کە سوکاری خەڵکی ئەم شارە خەڵکی خۆشەویست و هاوڕێیانی ئەو تەمەناکە ئەگەر لە شوێنەکە من دڵنیام چکۆمە هونەرمەند هەرچێکمان پێ بێت لەم ژیانەیەم هونەرەیە بینیتان ئێستا ئەو پیاوە جوانە لە ئیلامەواتەوە هونەرا بەخشێ بەبێ بەرامبەراتەوە بەلای من بەبێ پارە بەبێ شتێک. ئەم هونەرمەندانە مامۆستا سەلیم پێم وتو ئەمڕۆ لە چەماڵ ئێسترا بێرە بە ژیرفانی خۆی بە کرێسایرە خۆیاتەوە بەم بەرنامەیە کاک ڕێبوار بە هەمان شێوە کاک ئالان ئێمە بەخشندەین هونەرمەند ئێمە گە بچینە
پلە پۆستێک و دەسەڵاتە ئەوەی کە هەشمانەی بەخشین زۆرمان بینی مە هونەرمەند هەیە هاوڕێمە لە حیزبێکە حیزبێکی نەیاری حیزبەکەی منە بەڵام ئەتوانم سوێن بخۆم هەموو موچەکەی بەخشیوەکو پەرلەمانتارێک هەموو موچەکەی یعنی من بەڵگەم لە 500,000 200,000 گرە بۆ سیارەشی نییە فەقیرە بڵێ بۆ بنزین بە پێ هاتوچەوەکە لە هەولێر ئەمە هونەرمەندە هونەرمەند ئەوە بەخشندەیە لەبەرەوە هەچ کەسێک دەنگ بە بەر هونەرمەندێک باوەڕ ناکەم زەرە بکە وەکە برامێشێکە لە کەسە جوانەکان وەکو باسم کرد ڕۆژگارێک ئەم هونەرمەندانەی هەمووی بەسەر کردێتەوە هیوادارم دەنگی پێویست بێنێت من ئەگەر باسی ئیتیجای سیاسەکە من کەسێکم لە حیزبێکی دیاریکراوە کادرم ڕەنگە خۆم نتوانم وەکو پێویست خزمەتی بکەم بەڵام ئەگە کەسێکی سەربەخۆ بوومایە دڵنیابم شەو ڕۆژ مێستا بۆ خسەسەریەک بەڵام ئێوە هونەرمەندان خۆشەویستان خەڵکی شارەکانەوانی کە مافی ئەویان هەیە لەو بازنەیەکە ئەو دەنگی پێبن وەکو کەسێکی سەربەخۆ دەنگ بن بە کاکبرایمی ئەوێنە کچکە زەرەر ناکەن کاک ئەحمەد خۆشناوەتی بەڕێوەبەری پەیجمان و خۆشەویستمان و هاوکاری هەمیشەیی و کورەوەڵا نازانم ئەڵێ نەخۆشی دەنگی حەسەن زیرەکە کاک ڕێباز وایە بەخوا بنوان ناڵم ئەحمەد گیان ئەگەر نەخۆشی دەنگی حەسەن زیرەکیش بوو بێ ئەمڕۆ هەمومان چاکە بینەوە شفای ڕۆحی هێناوە کاک غوڵام لەگەڵ خۆی کاک ئەحمەد گیان سڵاو بۆ تۆ یارۆ باش سڵاوتان لێبێ و ئەم کاتێکتان باش زۆر سپاس کاک ئەحمەدی برامان چاو ماجەکە بە قوربانی تۆ مامە گیان دەست خۆشی و بەرنامە لێ دەکەم بە خێراتنی بڵێم حەسەن زیرەک دەکەم زۆر سپاس لەشتان ساغ بێ سەرکەوتو بن ئینشاڵڵا بەڕاستی دەنگێکی خۆش دەنگێکی بێوێنە یا خۆلەشی ساغ بێت زۆر سپاس کاک ئەحمەد گیان دەنگ و ڕەنگوانە باشەگاتە لای تۆ کاک ئەحمەد گیان لەخوا بە زیاد بێ پێکەم و کوڕیە هەم لە سوورە هەم لە دەنگ وەڵای ئەحمەد گیان 10 دقە تاخیر بووین ئیتر من و ڕێباز جاریوە سیر مەکا فەقیرە ڕەنگە بزر چیە هینەکە تێگەچیە کوورە کۆمپیوتەرمان تاوا نیە جاریوە کارەبەمان تاوا نیە ئەو دوو ڕۆژە سبلیتەکەمان لە باتی ساردی بووە بە گەرمی هەر ساونەکەیە دیسانەوە بۆتەوە بە ساونای گەڕیان ینی ئێمە لێرە بەڕاستی ئەم ساڵ هەمووی مردین لە گەرمایە بەڵام چی بکەین ئەم بەو شێوەمانەیە خزمەتی هونەری نێتەوەکەمان بکەین بەو شێوە ئەمانەیە خزمەت بە نەتەوەکەمان بکەین بەو شێوەمانە هونەرێ بە زیینوی ڕابگرین بە قوربانم ئێمە یاخوا لەشتان ساغ بە یاخۆ سەرکەوتو بن ئینشاڵڵا وڵا زێو پەنجەتان دیارە مامە گیان یعنی بەبێ هیچ پشتگیریەک بەبێ هیچ پاڵ پشتیەک تا ئێرە هاتۆ نزیکی 2 ساڵە گەڕیان میدیا دامەزراوە بەبێ هیچ پشتگیریەک ینی جێگای دەستخۆشی بەڕاستی من زۆر سپاسی ئەو کەساناکەم کە تا ئێستا هاوکارمان بوون بە پەنجەکانی یەک دەستیان پەر ناکە ئەوش کۆمپانیای ئایچوو کە خەتی ئەتەرنێتی بۆ 6 مانگ بەبێ بەرامبەر بۆ دابین کردوین کۆمپانیای ئاوی سلێمانی کە لەو ڕۆژەی ئەوان پشگیریان کردون بێ ئای خواردنەوە نەبووین لێرە لە گەڕیان کۆمپانیای فاست لاین کەەوە بە هەمان شێوخەتێکی ئەتەرنێت یاوینێتێ بەڕاستی سوپاسیان نەکەین و هەروە دوکتۆ تا ڕسۆڵێکێکە لەوانی کە وەکو باسم کردوێنێ بڕیاریا بۆ ماوەی 3 مانگ هیچ نەبێت ئەرچی مەسەرەن هاوکارێکی کەمی مۆتێرەکەمان بکە زۆر سپاس یەکەم زۆر سپاس بەڕاستی ئەوان هەموو جێگەی سپاس و پێزانین کاکە ئەحمەد گیان یاخوا لەشتان ساغ بێ سەرکەوتو بن ئینشاڵڵا بە زۆر کاتی بەرنامەکەتان نەگوژێن سڵاو ڕێزم بۆ میوانەکانت بۆ کاگالان بۆ کاگڕێباز یاخوا سەرکەوتو بن ئینشاڵڵا زۆر سپاس دەکەم کاکە ئەحمەدی برامان چاو ماچەکەم بە قوربانی تۆ بن کاتێک خۆش بێ ئێوە سەرکەوتو بن کاتی خۆش بە توی ئەزیز خۆشەویستانە من بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێت و ئێمە لە خزمەتیەوەین بۆی کە بتوانین بەرنمەیەکی جوانتان پێشکەش بکەین من وەکو باسم کرد بەڵێنم پێیان چەند شەیەک لەمە پێش کاکە غوڵام کە ڤیددیۆیکی خۆی بۆ ناردەم پێشکەشی کرد بە هەوادارانی گەڕیان میدیا بە تایبەت بۆ ڕادیۆی گەڕیان هەر لە ماڵی خۆیانەوەیە لە ستۆدیۆکەی کاکە ڕامینەوە بە یەکەوە شتێکیان بۆ ناردەم زۆر دڵخۆشیان کردم من بەڵێنم پێیان کە ئەو دەنگە خۆشە بگەینینە ڕادیۆی گەڕیان و ئەو هاتە لای ئێمە و کاکە ڕامینش هونەرمەندێکی دەنگ خۆشە لە ڕۆژانی داهاتوە بەرنامەیەکی تایبەتیش بۆ جێبەجێکەین خۆشەویستانم من فێری و شێک بووینە ساڵن سوپرایز بە سوپرایزی پێ ناڵم من ئەڵێم ئێستا نەوەڵام میوانێکی زۆر جوان میوانێکی زۆر جوان هاتە ناو بەرنامەکەمانەوە کە من خۆم زۆر دڵم پێکرێتەوە ئەبوو بادات ئەم جێگەی من دانیشتای بەڕاستی من بە میوانی هاتم بۆ سەردان ئەم جۆرە بەرنامانە بووە بەڕاستی من چای ماچەکەم کاکە برایم ئەحمەد ناسا و برایمی ئاوێنە ئەو هونەرمەندە دەنگخۆشە ئەو هونەرمەندە ئەو پێشکەشکارە بەتوانایە ئەو بەڕێوەبەری ئێستاش لەگەڵای بە بەڕێوەبەری بەشێکی گرنگی ڕۆشنبیریەکیش بەشی کەلەپور و ئەوانەیە کە بەڕاستی ئەو خزمەتێکی زۆر جێگە 50 دیارە من پێ ناکە وەسف بکەم کاک برایم گیان
قوربانی وەڵاهی من هاتم وەکو میوانداریەک سەر لە ڕادیۆی گەڕیان بەم وەکو ڕادیۆیەکی ڕەسەن و جوان کە زۆر کات من گوێبیستیە بم هەم میوانداری خەڵکی جوانەکەن هەمیش بەرهەمی کوردی ڕەسەن و جوان من یەکێک لەوانەی کە زۆر نەتەوەیانە بیرەکەمەوە پێم خۆشە لە هەموو شوێنێک هەمومان داکۆکیکەرێکی سەرسەختی زمانی کوردی بین کەلتور و فەرهەنگی کوردی بین ئەم ڕادیۆژ ئەرکێکی قورسی گرتوتە سەر شانی خۆی تاوان بە سەرپەرشتی بەڕێزت و هەموو ئەو زیزانەش هاوکاری تۆ مسپاسیان دەکەم کە هاتم بە سوتفە گوێم لە دەنگێکی زۆر خۆش بوو کاکە غوڵام من لێرە بە خزمەتی بگەم خۆم پێ نەگیراتم لە کۆنتترۆل دانیشتم بۆی لە نزیکەوە بوو وەرن مۆبایلەکەم دانەخستووە تۆ ماوەیە نەبێ مۆبایل داخیکە دوایشە نەبێ خەوریا بە کاک برای هەرگیز مۆبایلم دانەخستووە ئەڵم دوای دەی نەخەوری هەرگیز دای ناخەم ئێمە ئەوەی بە هەژاری گەورە بوو بێت سەر بەرزانەش گەورە بووە چکە هەمووان نەتوانین دەوڵەمەند بین بەڵام هەموو دەوڵەمەندیەک شەرەفمەندانە نییە ئەوەی کە من هەمە و سەرۆت و سامانە پێم وابێ هیچ کەس نیەتی خۆتان ئاسایی ئەوەی بۆمان ماوەتەوە پاراستی کەرامەتی خۆمان و کەسایەتی خۆمان و سەرمان شۆڕ نەکردو بۆ هیچ دەستێک وە شۆڕشی ناکەین خزمەتکاری هەر کوردێک شەبی کە دڵسۆزانە خزمەت بە خاک و نیشتیمانەکەیەکە بەبێ جیاوازی دوور لە گرژی حیزبایەتی دوور لە تەعەسوبی حیزبایەتی و سیاسەتوانە ڕۆژێک سیاستم نەکردووە بەڵام تا مردن خۆم بە خزمەتکاری خەڵکی باش و دڵسۆزی میلەتەکە مەزانم هەروتم ئەو دەنگە خۆشم گوێ لێ نەگرێتەوە من خۆم دەمێکە ئەنێرم بەدواتە نازم پیانوتیان نەخۆشم تەکلیفم نەگەری بێتە ناو ڕادیۆ گەڕان چکۆی مەویستمانەوە و دەستگایەوە حەزەکەم بۆ ئێرە چکە دەستگایشی بێلایەنە بێلایەنە بۆ خۆت و خۆت ئازادی بەڵام ئافرین کە نەدێشتۆ هیچ ڕنگدانەوەیکی هیچ جۆرە حیزبی سیاسێک لە ڕادیۆکە هەبێ و لە تەواوی بەرنامەکانە هەبێەوە کارێکی زۆر پیرۆز و جوانە ینی پیشەکەی خۆت پاراسۆ بەڕاستی وەکو هونەر من دەستخۆشی لێکەم و سپاس دەکەم یەک پەیوەندی هەیە گەری یارمەتیمان بێ کاک سەفا گەرمیانیمان لەگەڵە کاک سەفا جان سڵاو ڕێز بە تۆ جانەکەم تاوت ماچەکەم زۆر سپاس بە تۆی ئازیز جانەکەم عزیزی عزیزم وڵی وتم حەزم کرد بەشدارم لەگەڵ بۆ بەرنامەکەتان هەمووتان کەسانی بەتوانەوە ئەکتیڤن زۆر سپاس دەکەم جانەکەم ئەتێ بەچی بەشداربی ڕادووی خۆتە جانەکەم چاوت ماچەکەم خۆشەویستی وڵی هەروەکو نەرمەندێک یاسایی بچووکیتان بدەم چاو ماچەکەم زۆر خۆشحاڵە بین جانەکەم قوربانی چاوت بم وڵی لەگەڵ کلارەوە لەگەتانتە نازانم ئەگەر بزەبێت لە کەلارەوە ئێمە ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو هونەرمەندیانی گەرمیان و کەلاری شەیە جانەکەم چاوت ماچەم برا عزیزی ئەگەر خۆ دۆکو هونەرمەندی ڕۆژە حەسەکە بێتە بەرنامەکانمان ئەمە ڕادیۆیە ناوی ڕادیۆی ڕاستەگەڕێنە ڕادیۆی هەمووانە بێلایەن و سەربەخۆ هەلێ بۆ هەمووتانە بەڵێ بزە بەدوایە وڵی دەمێکە متابعی بەرنامەکەتانم کردو ڕاستی زۆر خۆشحاڵین کاکە سەفاجان من لێرە لە کاکبرایم لەگەڵایە کاکبرایمی ئاوێنە خۆی کاندید کرۆ پەرلەمانی عێراق کاکبرامی کورسات لەو دەبەرەی خۆتان ئاگاتان لە کاکبرامی خۆشەویست بەس بازنی ناخوا بەداخەوە بازنەیەکی سلێمانی چاو ماچەکەم کاک سەفاجان هیچ پێشنیارێکە نییە ڕەخنەیەک بۆ ڕادیۆکەمان کاکە سەفاجان هیوای سەرکەوتودان بۆ خوازم هەڵبەتە بەرنامەکە تایبەتمەندێکی تایبەت بۆ لای منە زۆر سپاس دەکەم ئەزیزەکەم ڕۆحی من لێم حەزم کرد وڵای خزمەتی جەماری کەناڵەکەتان بووم بەڵام ئەوەی ڕاستی بیا حەزم کرد بەرنامە جەنابتان بەشدار بووم ئینشاءالله ژمارەکەت لای کاکە ڕێباز بەجێڵی نێساوە ژمارەی کە پەیوەندیت کردووە خۆمان پەیوەندی پێوەکەین کاکە سەفاجان بەڵێ چاوت ماچەکەم وڵای من لە ژمارەیەکی ترە حەزیەکەی مەمنوتان مەگەر ژمارەکەم بە کاک ڕێبازی بڵە دوایی بۆی بنێرە ژمارەکە ئێمە لە خزمەتا بین جانەکەی من کاک برایم جان ئەچینەوە لای بەڕێزت تۆ ڕۆژگارێک زۆر خزمەتی هونەرت کردووە ئایا گەری شەڵا بچیتە پەرلەمانی عێراق و دڵنیامی شەڵا متمانەی خۆشەویستانیش بەدەستێنیت مادەم سەربەخۆشی ڕەنگە یاری بە دەنگەکانە نەکرێت چکە گەر لە حیزبێکی دیاریکراوەبی بەداخەوە ئەو حیزبانە ینی ئەو شێوازەمانەیە ڕەنگە دەستکاری دەنگەکان کرێت و تەلاعبیش پێ بەڵام مادەم سەربەخۆی بۆ هیوایم بگەی بە ئاواتەکانی خۆت و ئەو هاوڕێکانیشت و ئەوانەی کە ئاواتەکانی خۆشیان بە تۆ هەڵباسیوە وەڵا سپاس دیارە ئەگەر من بەتەنیا بێ ئاواتی خۆم بدی بێنم زۆر ئاسانە زۆر ئاسان بوو ئاواتیشان بە تۆ بەڵام من ئاواتی منەوەی بتوانم ئاواتی میلەتەکەم بەدی بێنم ئاواتی خەڵک وەگەر ئەگەر بۆ خۆم من شتی زۆر باش خراوەتە بەردەستی من و هیچم قوبڵ نییە لەبەرەوەی ئەمەیە خۆم بم و نامێ هەر ڕۆژەی کەسێک و حیزبێک و لایەنێک و لەبەر خاتی پاراستنی بەرژەوەندەکانی خۆمەوە بکەم
کەم کەسیش بڕوا کەم ڕێزمی وەکو منی کرد بێ وەختێکە مناڵی خەڵک لەم شارەیە چەکداری کورد مناڵی کوردی کوش من دەنگم هەڵبڕی بێ دەنگ نەبوومە قبوڵم نەکرد لە شارێکە بە خوێنی مناڵەکانی ئەوان ئازاد بووە بە خوێنی ڕۆڵێک ئەم میلەتە ئازاد بووە نیمچە ئازادیەکمان بەدەستێناوە کەسێک داوای نان و ئازادی بکات تۆ بیکوژی من لەو کاتەوە بێدەنگ نەبووم و نان بڕاو کرام و لە ئیشوکارەکانی خۆم دەرکرام لەگەڵەوەی دەستم لە دروستکردنی دەستگایەکی زۆر گەورەیە هەبوو نەتەنیا بێژەر بوومیان بێژەری بەرنامەی هونەری بوو بە من دەستم لە دروستکردنی ئەو دەستگایە هەبوو هەر لە ستۆدیۆکانی بۆ ئامێری بۆ چەندین بەشبار حاڵاتمەوە سەرەوە بەڵام ئەگەر بۆ بەرژەوەندی خۆم بە پێویستم بەوە نییە بچمە پەرلەمانی عێراق و ئەندام پەرلەمان بم لە 2009 کاندید بووم لە جێگایەک بەڵام هەر قبوڵم نەکرد زۆر شتی زۆر باشیش بۆ من کراوە قبوڵم نەکردو چکە زانم کەساتی خۆمە دۆڕێنم ویستمە وەکو خزمەتکارێ لە ناو خەڵکا بمێنمەوە تا ئێرە خەڵک شاهی دەبینە شاهیدەوە جەناب تۆ هەموو دەرمەندانی هەر چوار پارچە شاهیدن من لەبەرەی خەڵکا بووم من دژی دەستکەوتەکانی خۆم وەستاومەتەوە بۆ بەرژەوەندی خەڵک بەرژەوەندی خۆم وەلاوە ناوە بۆ بەرژەوەندی گشتی وەختێ من لەش باشترین شوێنە بووم قسەم کردو ناڕازی بووم قبوڵم بوو دەرکرێم بەڵام لەبەرەی خەڵک نەیەمە دەرەوە سپاس بۆخوا سەربەرزانە وامەتەوە بەڵام بەداخەوە خۆڕەنگە هەندێک چەقاوەسو و خەڵکی خراپی ژەبێک کە بە فریشتەی ئاسمانیش قساکەن فێری جوێن فرۆشی بوون فێری بێڕێزی بوون دەرسی خراپ دادراون خەڵچێگەی بە هەموو شتێ ناڕازیە من هیوادارم من بەراورد نەکەن لەگەڵ هیچ حیزبێک و لەگەڵ هیچ کاندیدی حیزبەکان لەبەرەوەی من نەنەوتم دزیوە نەمەعاشی خەڵکم بڕیوە نەتاڵانیم کردووە نەدزیم کردووە نەجەردەیم کردووە بە پێچەوانی هەموو ئەوانەوە دڵی خەڵکم خۆش کردووە دڵی خەڵکم ئاسوودە کردووە خزمەتی زمان و هونەر و فەرهەنگ و کەلتوری نەتەوەکەم کردووە ڕێزم لە هونەرمەند و ڕۆشنبیری نەتەوەکەم گرتووە و شەڕی گەورەی نەتەوەکەی خۆم کردو نەتەوە یانە بیرم کردێتەوە هیوادارم خەڵک بە وجدانەوە بۆ ئەوە بڕوانێ من بۆ ئەمە نەهاتە بووم بەڕاستی من خۆم بەڕاستی بەخوا من زۆر بە سوتفە هاتووم کە ئێمەکو هاوڕێن سەردانیەکەم بەڵامی ترواتی نەستۆدیەوە بە میوانداریەوە وەکو هاوڕێن ویستمان وەفایەک بنوێنین بەرامبەرێت ئێمە لە مێ ژەمانێت ئەو کەسانی کە وەکو تۆن هیچ نە بتوانین لە ڕێگەی ئەم میدیا بەسەرتان بکەینەوە کە بتوانین بە شێوەیە لە شێوەکان خزمەتێکتان من سپاس دەکەم لێرەوە مێ دو قسەم سپاسی هونەرمەندانی گەورە مامۆستا ناسیر ڕەزازی مامۆستا نەجمەی غوڵامی مامۆستا محەممەد عەباس بارام مامۆستا ڕەشید فەیزی نەژات ئەو هونەرمەندە خۆشەویستانەی تری ناو شاری سلێمانی هونەرمەندی گەورە مەحموود محەممەد هونەرمەندی گەورە کامەران عومەر هونەرمەندانی تر شوان خەراخین یان عەبدوڵڵا کاکە ئومێدینەی کاکە حەسەنی دەرزی ئەو هونەرمەندە گەورەیە کە هەموو ئەوانە پۆستی ڤیدۆیان بۆ من کردووە پشگیریان بۆ من دەربڕیوە و بەشێکتر لە هونەرمەندانی دیکە کە پەیتا حەزەکەن پشتیوانی خۆیان دەربڕن بۆ من بۆی کە هیچ نەبێ با بۆ یەکەم جار هونەرمەندێک بچێ داکۆکی لەوان و لە ڕۆشنبیرانی ئەم نەتەوەی بکاکە بە درێژایی 30 ساڵ خەریکی بێڕێزین بە هونەرمەندی کورد بە ڕۆشنبیری کورد چۆن لە 100 ساڵەمەوە بەرەوە مناڵی چەقاوەسویان فێر کردبوو بێڕێزیان بە فەیلسوفی گەورەی کورد پیرەمێر دەکردو ئەچون بەردیانەگرتە دوکانەکەی بۆی بێڕێزی بەم پیاوە گەورانەی کورد بکەن ێساش بەداخەوە ئەو ڕێچکەی دوژمنانی کورد لە ناو خۆمان بەردەوام و بە تەربێتی دوژمنانی کورد بێڕێزی بە هونەرمەندی کورد دەکەن بە هونەری کوردیەکەن ئەوەنەی گرنگی بە درامای تورکی و هونەرمەندانی تورک و بێگانە و دوژمن و داگیرکەرانە درێەوەنە گرنگی بە خەڵکی نەتەوەکەی خۆمان نادرێ ئەمەش بەداخەوە ئاوێشی خراپە ڕشتویانە فێری نۆکەری و جاشێتیان کردوین هیوادارم خەڵکی ڕۆشنبیر و وشار گەورەی میلەتەکەی خۆی بزانێ ڕێز لەو کەلتور و فەرەنگە جوانی ئەم نەتەوەی بگرێکە ئێمە میلەتێکی بە ئەخلاقی میلەتێکی بە حورمەتین میلەتێکی یەکترمان خۆشویستووە پابەند بووین بە پەیوەندی کۆمەڵایەتی جوانەکانەوە ئێستا خەریکە ئەوانەشمان لێ سەنن هیوادارم خەڵکی وشیار خێزانە جوانەکانی ئەم شارە و کوردەواری بیر بکەنەوە تێ بزانن کە هەم دەستگاکانی ڕاگەیاندن هەم ئەم و تەلەڤیزۆنە بێسەرۆبەرەی هەیە هەم بەشێکی زۆر لە سۆسیال میدیا خەریکی تێکدانی شیرازەی کۆمەڵایەتین خەریکن ئەم نەتەوەی لە بەریەک هەڵەوەشێنن بەو ئامانجا چم کە کەمێک لەو جوانیانە بگەرمەوە داکۆشیکەرێکی سەرسەختی هەموو پیرۆزەکانی نێو نەتەوەکەی خۆم بم سوپاس بۆیەوە دەنگی کاکە غوڵام گیانیش خۆش بێت سلااو لە ئیلام و لە ڕۆژەڵات و هەموو کوردێکی بە شەرەف و دڵسۆز درود بۆ ڕۆحی پاکی مامۆستا زیرەکە پێم وانێ هیچ سەرکردێ بەقەت مامۆستا زیرەکی نەبەر خزمەتی بە کەلتور و زمان و ئەدەبیاتی کوردی کردبێ هونەرمەند ئەوەندە گەورەیە هەتا کورد هەبێ ناوی زیرەک و ئەوانەی هاوتای مامۆستا زیرەک و دوای ئەویش هاتوون بە گەورەی خزمەتیان کردو ئەمێنن زۆر سیاسیشمان هەبوو ڕۆشتون و نامێن و ناویشان نامێنێ زۆر سپاس بۆ ئێوە.
ئێمە دڵنیا بە چەند بەرنمەیەک تریش لێرە هەر بە ئومێدین کە پشتیوانت بین ئەمە هەر ئەمڕۆ تەنها ناسینێک بوو ئەمانەیە بە گۆرانیشی حەسەنی زۆر خۆش ئەگەر کاکی جوتیارەکە بوو خەمێکتە بڕێنینەوە خۆشەویستان کاکبرامی ئەوێنە لە بیر مەکەن کاکبرامی کورسات ئەو نازەم ژمارەشتی چەنەوە خۆی کاندیدی ژمارە 29 بازنەی یەک هیوادارم چۆن تا ئێرە متمانەمان نەدۆڕانەوە ئەو متمانەیە لەم ڕێگایش تاقیمان بکەنەوە 30 ساڵە خەڵکی تر تاقیەکەنەوە 30 ڕۆژ تاقیمانکەنەوە دوایەوە بەربارانمان کە ئەم کەناڵۆکو کەناڵێکی هوەری سربەخۆی بێلایەن کەناڵی خۆتە ئەتوانی ڕێکلامەکەت لێرە ڕۆژانەیەمە خزمەت هابین ئێمە پشتیوان دەبینۆکو هاوڕێکانت سپاس بۆەوە مۆسیقا بەردەوام بە یعنی ژیان بەردەوامە وەختێ هوەر نەما یعنی ژیان نەماوە ئەینین ئەو فلیمەی تایتانیکمان بینیوە ببورن خەڵک نقمی ئاوە بێ و ئەو پاپۆڕە نقمە بێ بەڵام مۆسیقا بەردەوامە هوەر میلەتی زیندوو ئاوار ڕێز لە هوەرەکەی خۆیگرێ چکە هوەر ناسنامەیە وەختێ تۆ ناسنامەت نەبوو خاکیشت نییە هوەر پێش خاک و نیشتیمانە چکە هوەر هەڵگری ناسنامەیە وەختێ تۆ ناسنامەت نەبووی ئەین نەتەوەنیت لا شوێگەژی بڕۆبژی ئێمەش هەزاران قوربانیمان بۆ پاراسی ئەم خاکەیەوە هیوادارم ڕێز لە پیرۆزەکانی ئەم نەتەوەی بگرین و ئێوە سەربەرز و ئاسوودە بن دەستان خۆش بێ سەرم ێشانن زمانم زۆر گەرمە من زۆر بڵێیی ئەەکەم زۆر بەڵێیی ناکەم زۆر خۆشەویستی.
بيليم زمان سوتي سرك والد المايا وارا من بيليم زمان سوتي بشار مواني بيجم بشار مواني بيجم مشكو أستانا سوتير يار 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 امان يوار امان اسير من نجوم قار اسير من نجوم قال برجي ادا ودرخاو لتاوي هنا هود اسمان صوتي امان 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 کاکە غوڵامجان دەردی دوێ نازان بەنامێک ترمانە بووتی مەگەر بیکەین بەهێم پسریەک ئەجنا ئەوەنە گۆرانەکانی حەسەن ئەوەنە خۆشە میلۆدیەکان لە چۆ دەست پێ بکەیت لە چۆ بیتە دەرەوە وەڵی کە گەشتێکە کرد بەنایەما مەساسەلیم ئەبێت چی بکەنی بەڕاستی تەواوبوونی نیە هەموو میلۆدەکانیش خۆشە هەمووی کاکە ڕێباسوایە قەڵە خۆم لێرە نەبوومایەوە دەو دەنگە پلەی باکە ینی باوەڕم ناکرم و حەسەنە وەڵی ڕێبازیان زۆر کە زوالە من پێشتر کە گوێبیست تێبووم بە دەنگ بۆیان ناردەم زۆر سرم سوورمانی بەڕاستی دەنگێکی زۆر زۆر خۆشیە کاکە غوڵام هیوای سەرکەوتنی بۆ خوازم خۆشەویستانم جارێکتر پێتان ڕاگەنەوە کاک غوڵام هەتا چەند ڕۆژێکتر لێرەیە لە سلێمانیە ئەو کەسانی حەزیان لەم جۆرە مۆزیکە بێ ئەو مامۆستا سەلیمی خۆشەویست لێرەیە ئەو کاکە ئالان و کاکە ڕێبوا لێرن ئەتوانن بە ژمارە مۆبایلی 1950 سەودە 18 14 1950 سەودە
هەژدە چواردە یاخود لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی ڕادیۆی گەڕیان پەیوەندی بکەن ئێمە ئەم خۆشەویستانە پەیوەندیان پێوەکەین و لە ئێوە نزیکەکەینەوە بۆی کە بتوانن دانیشتەکانتان بەیەکەوە خۆشتر بکەن لە سلێمانینەوەن هەتا ئەوە کاگرەباز دەڵێ ژمارەکەم داناوە لە کۆمنت ژمارەی کاکە غوڵامە لەگەڵ هاوڕێکەیە کە لێرن تا چەند ڕۆژێک ئەم دەنگە ڕەسەنان لە چیسی خۆتان مێن بەڕاستی زەمەنی پیاهەڵدان بەسەر چوە 1 سعات بڵێ گۆرەین بەسەم نەهاڵبا کاک جەزا سمێڵی وایە و قژی وایە و برۆی وایە و تارەکەی واڵی تەم دەمان چێ و کڵاشی گۆفۆ کاکە وەڵی ئەم گۆرانە جوانانە هەر دڵ و دەروونتان نەکاتەوە ئەمانە لە حەج مەزیچێکە بن شفاایە بەڕاستی مامەسا گۆرانی ئارام بەخش نییە ئارام یعنی ئارامت ناکاتەوە ئەگەر وەڵای من چەندین کە زەناسم کە هەر باسی درڕندەی چۆک و سەدا حوسێن لە بیرەوەرەکانە هەیە ئەو نووسراوەتەوەڵە کە هەندێک شەو زۆر نائارام بۆ نردوێنە بە دوای یاسخزرە کە چەند مەقام و بەستێکی بۆ تو ئارام بۆتەوە ینی ئەم وەسیقاوانە شفای ڕۆحە ئەم گۆرانی خۆشانە بەڕاستی دووبارە نابنەوە ئێمە گۆرانێکی حرەچیمان پێشکەش نەکەرێکین بە دیاری بەرنامەش کۆتایی بەرنمەیە کاکە هەرێکە ئۆتا سێریکە کاک برێنە لە ئۆخەی لەو باڵایە کاک مامۆستا سەلیم ئەڵێ تۆ نزمتری ینی بێن لە سۆڵ مەقسەی لەوەیە لە سۆڵ بێ باشترە خۆشەویستانم بزانم کاگرەباز داواکاری چیە وەڵا داوای کەتانەوەکەتانیان کردووە لە کۆمنت لەبەر نییە کەتانەوەکەتانەیە با لە بە خاتی دڵی کۆمنتەکان باشە کەتانە دیاری بەرنمەیە ئەم ئێوارەیەمان هیوادارم توانی بێتمان خزمەتی دڵ و دەروون و خۆشەویستان و ئێوە بکەین هیوادارین توانی بێتمان لە ناو هەموو قەیرانەیە ئەمە نەهامەتەیە توانی بێتمان ئەو پرژێنێکی ڕۆحی ماندووی هەمووتان بکەین هەم ژیانە زۆر ناخۆش بە پڕ بۆ لە قەیران و نەهامەتی و ناخۆشی تەنها گۆرانی مۆسیقایە کە دڵتان خۆشەکە ئەم ئێوارەیە بە دیاریەکەی کاکە غوڵام کۆتایی بە بەرنمایانم بەڵام لای خۆمەوە سوپاسی بەپایانم بۆ کاکە ڕێبازی دیجێ و کاگامانچکەمالی کوڕە خۆبەخشماند و نەناسەکەی ڕادیۆی گەڕیان کاکە بورهانی خۆشەویست بورهان هەورامی بورهان یاغالەر ئەو چاوانی ماچەکەم مامەسا سەلیم چۆمەچی کەمانچە کاکە ئالان ڕەفیقی خۆشەویست و کاکە ڕێباری باڵەبان کاک غوڵامجیان هیچم نەما بڵم زۆر سوپاس دەکەم یاخوا بەخێر بێ هەر لە ئیلامەوە تا ئەم ناو ستودیۆی گەڕیان بە خەراتن دەکەم سوپاسی ئەو خۆشەویستانەشەکەم کە تویان بە مناسان کاکە ڕێبواری خۆشەویست و خۆشەویستەکان و خزمەکانت لە تاراوگەوە لە دەرەوەی وڵات لە هەندەرانەوە بە خێراتی کاکە ڕەمین جانشەکەم ئەوش بەرنمەیەکی هەیە لە ڕۆژانی داهاتوو سبینە بەرنمەیەکمان هەیە بۆ کاک ڕێبوار ئەحمەدی ڕێبوار ڕۆژهەڵاتی لێرە ڕادیۆی گەڕیان کاتژمێر سێونی پێشکەشەکرێ ڕاستەوخۆ لە خزمەتان نبین لەگەڵ دیاری بەرنمەکەمان لێ قبول بکەن ئێوارەتان شاد و پڕ لە خۆشی و شادی و کامەرانی بێ کتانە بۆ بامکەنێ ئەیوەی کەتانە دێکلێ لە چاواکەنێ مردم کەتانە دەردم دەرمانکەنێ جوانە کەتانە قديرة لأخوان بقرب نزيرة أيوة كتانا كتانا وكتانا ليلة جوانا كتانا وكتانا ليلة جوانا
بمرم كتانا كتاني أميري وقبز نجيري كتاني أميري وقبز نجيري قابل بكر ميري عينها وركتانا شو بهارا يار من خالدارا ممكي وجه نارا بمرم كتانا كتانا وكتانا كليلة شاوانا يار من جميلانا بمرم كتانا كتانا وكتانا كليلة شاوانا فرنجي كولانا يارم خانو مانا بمرم كتانا كتانا وكتانا كليلة شاوانا يارم نشميلانا مردم كتانا يارم نشميلانا بمرم كتانا